مانگی هۆشیاری شێرپەنجەی مەمکە ئاریوە گەزانرێکە لەم مانگەدا ساڵانە چەندین چالاکی بەڕێوە ئەچێت سەرجەم چالاکیەکانیش ئامانجیان لە هۆشیارکردنەوەی خەڵکیە بۆ ئەوەی کە ئەگەر هات و خوانەخواستە توش بوون بە نەخۆشی شێرپەنجەی مەمک دەست بەجێ هەست بە نەخۆشیەکە بکەن و هەتاوەکو لە هەنگاوەکانی سەرەتابی بێگومان چارەسەرەکانیش بۆ تۆ ئاسانتر و باشترە بێت جا ئێمە ئێستا چینە لای هاوکارمان سەحەر بۆ ئەوی کە بە شێوازێکی گشتی بە شێوازێکی ڕاستەوخۆ ئەم بابەتانەی کە لەم مانگەدا و لە نێوشانە ئەمڕۆ لەسەر چالاک لەسەر هۆشیارکردنەوەی خەڵکی لەسەر شێرپەنجەی مەمک بەڕێوە ئەچێ بۆ ئێمە بۆ بینەرانشی بگوازێتەوە سەحەر سڵاو لێبێ فەرموو پرۆگرام لای بەڕێستانە. سڵاو لە تۆ ئەژین، سڵاو لە ئاری، سڵاو لە بینەرانی ئازیز و خۆشەویستمان بە هیوای سەلامەتی هەر هەموویان. پێشتر هەر لە بەرنامەکەی خۆمانە بە بەردەوامی باس لەوە کراوە کە مانگی دا واتە مانگی ئۆکتۆبر مانگێکە کە تەرخان کراوە بۆ هۆشیاری بەخشین لەسەر نەخۆشی شێرپەنجەی مام کەر بۆی چالاکی زۆر جیاواز پرۆژەی زۆر جیاواز لەم ڕێگەیە و بەم ئاراستەیە نراوە. یەکێک لە پرۆژە جوانەکانیش تایبەتە بە پرۆژەیەک بە ناوی تۆش دەتوانیت وەک من بیت کە بە سپۆنسەری جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز قوبات تاڵبانی ساز کراوە. ئەمڕۆ ڕۆژێکە کە بۆ ئەم پرۆژەیە تەرخان کراوە و لەلایەن خاتوو ئیڤان فەیساڵ ئەم پرۆژەیە جێبەجێ کراوە کە بۆ خۆی هەم بەڕێوبەر و سەرپەرشتیاری پرۆژەکەیە و هەمیش ئەوەی کە یەکێک لەو کەسانەیە کە ئازایانە توانیەتی زاڵ بێت بەسەر ئەم نەخۆشیەیە. جا ئەمڕۆ مەجموعەیەک لە کەسانیش کە ساڵانێکی زۆرە لە بواری چارەسەر و دەرمان و کەرتی تەندروستی خزمەتیان گەیاندووە بەم شارە و هەروەها بە هاوڵاتیان لە هەرێمی کوردستان هەر لە پرۆژەکەیە ئامادە بوون ژمارەیەک لە کەسانێکە بۆ خۆیان توشبووی ئەم نەخۆشیە بوون توانیانە بە خۆشحاڵیەوە دەرباز بن و جارێکی دیکە سەلامەتی بەدەستبێنەوە هەر لە ئەم شوێنەیە ئامادە بوون. شوێنی بەڕێوەچوونی پرۆژەکە با بڵین نەخۆشخانەی هیوایە، شوێنێک کە تێدا هەڵدراوە بە بەردەوامی هیوا بگەڕێنرێتەوە بۆ توشبوانی نەخۆشی شێرپەنجە. جا من پێم خۆشە سەرەتا بچمە لای خاتوو ئیڤان قسەیەکی جەنابی وەرگرم زانیارێک وەربگرین لەسەر پرۆژەکە با بزانین پرۆژەکە بە گشتی باس لە چی ئەکات خۆشی هەروەها باسێکی ئەومان بۆ کات کەسێکە توشبووی ئەم نەخۆشە بێت چۆن دەبێت ڕزگاری بێلی پێویستی بە چی هەیە. خاتوو ئیڤان سڵاوی لێبێ بەیانیت باش دەستی خۆش بە ماندوژ نەبی ئەزانم ئیشت یەکجار زۆر بوو. جا پێم خۆشە هەر خۆت باسێکی پرۆژەکەمان بۆ بکەیت ئەم پرۆژەیە کە تۆش دەتوانیت وەک من بیت باسی چی ئەکا. باشە بەخێر بێن. ستافی کورسات هەمیشە ماندوونە ناسانە لەگەڵ هەموو کار و چالاکی و پرۆژەکانە بە تایبەتی و پرۆژە خێرخوازیانەی کە ئەکرێ لە هەموو مەجالەکانە و بە تایبەت بۆ نەخۆشخانەی هیوا. من ئیڤان فەیسڵ سەرپەرشتیار و وڵی بەڕێوبەری پرۆژە بە ناوی تۆش دەتوانی وەک من بی. پرۆژەکەمان پێک دێت لە دروستکردنی دیکۆ درامیە کە باز لە بەهێزی و بەخۆتی ژن ئەکا چۆن بەرەنگاری نەخۆشی شێرپەنجەی مەمک بێتەوە و هەمووان نەزانی ئۆکتۆبەری پەمەیی مانگی هۆشیاری شێرپەنجەی مەمکە. دیکۆدرامەکەمان باز لە هێز و قوتی خانم ئەکات کە چۆن بەرەنگاری ئەو نەخۆشیە بێتەوە. ئەو ڤیدیۆی ئێمە دروستمان کردووە بە شێوەیەکی پۆزەتیڤ عنیوا لە خانمان ئەکا گەرچی تووشی ئەو نەخۆشیەش بوون زۆر باشی بیری لێ بکەنەوە و چارەسەرەکان زۆر ئاسانە و هەنگاوەکان بلێن لەگەڵ پزیشکەکانی نەخۆشخانەی هیوا. کارەکەمان بە سپۆنسەر و بە پشتیوانی بەردەوامی بەڕێز قوبات تاڵەبانی کراوە. ئێستاژ نوێنەری جەنابیان لێرە ئامادەیە. سوپاسی هەموو کەس و لایەنانە ئەکەم کە لێرە لە پرۆژەکە لەگەڵمان بوون. سوپاس بۆ ئێوە دەستخۆشی لە ئێوە ئەکەم کە ماندوونە ناسانە لەگەڵ هەموو کار و چالاکیەکانی ئێمەیان و پرۆژەکەشمان لە ئەم ئیڤنتێک کە ڕێکخراوە لەلایەن ڤینیۆ گروپەوە دیکۆدرامێکەشمان لە دەرێناری ئارام سەردارە. قساکەن لەگەڵ کاک ئارامیش ناتکایە. جا پێم خۆشە بەڕێزت باسێکی ئەوە بکەیت کە بۆ خۆت یەکێک لەو کەسانەی کە ئەزمونێکی توشبوون بەم نەخۆشێت بە خۆشحاڵیەوە بە سەرکەوتووی تێپەڕاندووە. باسێکی ئەوەمان بۆ بکەیت تۆ بۆ ئەوەی بتوانی زاڵ بیت بەسەر ئەم نەخۆشیە پێویستت بە چی هەیە؟
سەحر خانگیان هەر کەسێک کە تووشی نەگریسی نەخۆشی شێرپەنجە ئەبێ زۆر متمانەی بەخۆی هەبێ ئیرادەیەکی زۆر باشی هەبێ خاوەنی ئیرادەیەکی زۆر بەخۆت بێ دەور و پشتەکەشمان زۆر دەور ئەبینێ لەوەی کە هەمیشە بەباشی کە باز لەو نەخۆشیە بۆ ئێمە بکەن خۆمان هەنگاوەکان ببڕین لەگەڵ پزیشکەکان و پەرستارەکانی نەخۆشخانەی هیوە هاوکار بن عیلاجەکان لە کاتی خۆیان بەکار بێنین و بە هیچ شێوەیە جگە لە بەکارێنانی عیلاجەکان کاتەکانی ترمان بەوە نەکوژین کە هەمیشە بیر لە نەخۆشیەکەمان بکەینەوە ئەو کار و چالاکیانەی هەمانە ئەو توانە و قوتەی هەمانە لە پرۆژەکانمانە پیشانی بین نەک لە ماڵەوە دابنیشین و تەنها بیر لەوە بکەینەوە کە ئێمە ئیتر توشبوویەکی نەخۆشی شێرپەنجەین چاوەڕێی مردن بکەین چونکە هیچ کاتێ شێرپەنجە یەکسان نییە بە مردن. دیدگای کۆمەلگا تا چەند دەورە بینێت لەم نێوەندەیە؟ ئەوەنەی کە من بینیومە لە ئێستا کۆمەلگە سوپاس بۆ خوا کە هۆشیارن تا ڕادەیەک و ئەوەش دەور ئەبینێن بە کەسانی بەڕێزی وەکو ئێوە سۆشیال میدیا کەناڵی تەلەڤیزیۆنیەکان کورسات هەمیشە ماڵە گەورەکەیە کە هەمیشە پرۆگرامی تایبەتی هەیە بە تەندروستی کە لایەنێکی زۆر باش ئەبەخشێ بە بینەرەکانتان بە جۆگرەکانتان و مێدەوارم ئێوەش نمونەتان زۆر بێ کاری باشتر پرۆژەی باشتر و پرۆگرامی زۆر باشتر و جوانتر بکەن تاوەکو ئێمەش بتوانین هاوکاری ئەو نەخۆشانە بین و بەسەر نەخۆشیەکان نازاڵ ببن و تێ بپەڕێنن. شەڵڵا کە هەرزاڵە بن هەموو تووشبوانی ئەم نەخۆشیە سپاست ئەەکەم کاتی جەنابەتمان گر ئەزانم زۆر مەشغوڵی جا باسی ئەوە کرا کە کاک ئارام سەردار ئەمڕۆ دێکۆ با بڵێن درامەیەکی لەسەر ئەم نەخۆشیە دروست کردووە کە هەر باسێکی ژیانی خات و ئیڤانیشی تیا کراوە. پێم خۆشە کاک ئارام بێتە ئێرە چونکە هەر خۆشی هەر لێرە بوەستی کاک ئارام گیان خۆشی ئەو کەسەیە کە ڕێکخەری هەر پرۆژەکەش بووە لەگەڵیشە ئەرکی دەرهێنانی ئەم دیکۆدرامی لە ئەستۆ گردووە. پێم خۆشە باسێکی ئەوە بکات کە ئەزمموی سینەمای کاتێک تاکەڵ بە هۆشیاری بەخشین لەسەر نەخۆشیێک ئەبێت چۆن ئەزممونێکی لێ دەرەچێت. کاک ئارام سەرەتا بەخێراتتانەکەم بۆم ئیڤێنتە هەموو ساڵێک ئێمە لە مانگیدا چەند چالاکیەکمانە بێ بۆ نەخۆشی شێرپەنجە بەتانی تۆ بەردەوامیت هەر لە ساڵانی پێشوشە. بەڵێ بەدڵنیایەوە ئەم ساڵیش بە خۆشحاڵیەوە لەگەڵ ستافەکەی خۆمان و لەگەڵ پرۆدیوسەر خات و ئیڤان هەڵساین بەم بە دروستکردنی ئەم ئیڤێنتەوە فیلمێکی دیکۆدرامی کە باز لە هیوایەگە کا بۆ نەخۆشە بۆ هەم بۆ نەخۆشخانەی هیوا هەم بە نەخۆشی شێرپەنجە بە تایبەتی شێرپەنجەی مەمن کە لە مانگی دای تایبەتە بۆ نەخۆشی. ئەمڕۆ نمایش شەکرە دیکۆدرامیەکە؟ بەڵێ بە تەشید ئەمڕۆ یەکێک لە پلانەکان ئەوەیە. دەستخۆش بێ بە هیوای بەردەوامی کەسانێکی وەکو جەنابەت لە پرۆژەگەلێکی لەم جۆرەجە دکتۆریای نەخشبەندی بەڕێوبەری نەخۆشخانەی هیواش هەر لێرە کەسێکە زۆر ماندوونە ناسانە لە ئەم ڕێگەیە واتە لە ڕێگەی چارەسەردۆزینەوە و چارەسەرکردنی نەخۆشانی شێرپەنجەی با بڵێن جۆرە جیاوازەکانی شێرپەنجە زۆر ماندوونە ناسانە هەوڵی داوە لێرە ئامادەیە لە پرۆژەکە. پێم خۆشە دکتۆر یاد ئەگەر عزیێت کێشە لە لامان ئامادە بێت دکتۆر سڵاوە لێ بێ ماندوونە بێ دەستخۆشی بۆ ئەو هەموو هەوڵەی جەنابەت. پێم خۆشە جەنابەت باسێکی مانگی دێ بکەیت کە چۆن تۆ باسی ئەەکەیت وەک بەڕێوبەری نەخۆشخانەی هیوا بۆ مانگێکە بەڕاستی ڕۆشن بیری گەیاندن لە مانگا تا چەند دەورە بینێت. بەڵێ پێشێکی سوپاسدانەکەمەوە خۆت دەزانی مانگیدا مانگی هۆشیاری تەندروستی شێرپەنجەی مەمکە شێرپەنجەی مەمک باوترین جۆرەکانی شێرپەنجەیە وەیکێکە لەو شێرپەنجەی کە زۆر دەتوانی بە ئاسانی لە ڕێگەی هۆشیاری تەندروستی بوونی سنتەری دەستنیشانی پێشوەختە بتوانین ئێمە کە ئەو حاڵەتانی کە ئێستا زیاد دەکات لە قۆناغە سەرەتایەکانە دەستنیشان بکەین وە گرنگی هۆشیاری تەندروستی لەگەڵ سنتەری دەستنیشانی پێشوەختەی شێرپەنجەی مەمک ئەگەر بوونی هەبێت لە بە شێوەیەکی فعلی و بە شێوەیەکی فراوان بوونی هەبێت ئەوە بە شێوەیەکی گشتی ئەتوانین ئێمە ئەو حاڵەتانی کە دەرەجە چوارن و کە ڕەنگە چاکبوونەوەیان ئەستەم بە یاخود پێویستیان بە بودجەی زەبەلاح بێ ئەمانە هەمووی چارەسەر بکرێت چونکە ئەگەر شێرپەنجەیەکی مەبوو لە قۆناغی یەکدا بێت بۆ نەخۆشخانەکەی ئێمە ڕەنگە تەنها پێویستی بە تەنها دڵنیاییان جۆرێک لە جۆرەکانی حەب هەبێت کە زۆر سادە بەڵام هەمان نەخۆش ئەگەر دەرەجە چوار بێ ڕەنگە لەسەر حکومەت بودجەکەی زیاد لە ماگانە 6,000 دلار بێت و ئەو ئەزمەی کە ئێستا دەرمانیەکێکە لەو جۆرانی کە بوونی هەیە ئێستا لە ناو نەخۆشخانەی هیوا. جا ئێمە هاوکات لەگەڵەوەی کە من مقابلەی ئەم ئازیزانە ئەکەم پرۆژەکە دەستی پێکردو چالاکیەکەی هەر بۆ ئێلانەیە دەنگەدەنگێکیش لەرائەوە ببیستن. جا دکتۆر یاد ئەگەر ئەزیێت کێشی بەجێم نەهێڵی چونکە ویستم لەسەر ئامارەکان تایبەت بەت نەخۆشی شێرپەنجە و بە تایبەت شێرپەنجەی مەمک لە زاری جەنابتەوە زانیاری وەرگین ئامارەکان لێستای بە چ شێوەیەکە؟
خۆی ئەمە سێری ئامارەکان کەین ئامارەکان ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکات ئەمە شتێکی جیهانی شتێکی تەنها نەخۆشخانە ئەوە نیە تایبەت بێ بە سلێمانیان نەخۆشخانەی هیواوە دڵنیابن هەتا ئێستا ئێمە لە خوار ستانداردی جوانین ئەگەر بە ڕێژەیی وەری بگرین بەڵام ئەوەی جێی داخە ئێمە ئایا ئێمە هیچ پلانێکی نوێمان هەبوو لە دروستنی سنتەرێکی دەنشانی پێشوەختە ئایا ئێمە ئەم نەخۆشخانەی ئێستا تۆ تێی وەستاوی دەم بینایە لەسەر ئەرکی خێرخوازی بەڕێز جەمالی حاجی عەلی کراوە گینا هەر ئەو بینایە کە لە 2007ەوە بوونی هەبووە و لەگەڵ ئەوەشدا بەڕاستی ئەو بوجانەی تەرخان کراوە دەبێت بودجەی فعلی بن نەک تەنها سەر ئەوراق و ڕقم بن لەبەرەوە بەڕاستی من پێ دەڵێم بەڵێ ئامارەکان زیادی کردو ڕۆژ بە ڕۆژی زیاترەکان بەڵام دڵنیا بەگەر هۆکارەکان یان ڕێکارەکانی دەجیژاکنی پێشوەختی شێرپەنجە و لەگەڵ هەموو جۆرەکانی شێرپەنجە و هۆشیاری تەندروستی نەکەین دڵنیا بە هەموو بودجەی حکوومەت دەرەقەتیەوە نایە کە توژوانی شێرپەنجە لە داهاتوودا چارەسەر بکات بۆیە من ناڵێم ئامارەکان لە ستانداردی ژیانی تێپەڕین بەڵام پلانەکانمان وەکو ستانداردی جیهانی نییە بۆ ڕێگریکردن و چارەسەرکردنی بابەتەکە. باسی ئەوەت کرد بەداخەوە بە بەردەوامی خەریکە ئامارەکان ڕوو لە هەڵکشانەکە بەڵام لەگەڵشە هەواڵێکی خۆشی جاروبەرگێمان لەبێ بۆ نمونە ئەڵێن چارەسەرێکی نوێ هاتووەتە ئارا یاخود بۆ نمونە دەرمانەکان توانیانە یارمەتی دەرچەر بن بۆ چارەسەرکردنەکە لە لای خۆمان بارودۆخی چارەسەر بە چ شێوەیە کە تا چۆن ئەمکانیەتەکان هەیە. بەڵێ بێگومان من ئەگەر بڵێم بە ئێستا ژێڵێم نەخۆشخانەی وە ئێستاش بە هەموو ئەو ئەزمانەی تووشی بە هەموو ئەو قەیرانانی ڕوبەڕووی دەبێتەوە بە هەموو ئەو ڕێگریانی هەنێجار دەکرێت بەداخەوانێ ئێمە توانم بڵێم باشترین خزمەتمان کردووە لە سەرتاسەری عێراق گەواهیدیش بۆم قسەی من چییە ئەو ژمارە زۆرەی هاوڵاتیە لە هەموو پارێزگاکانی هەرێم و عێراق و ناوەڕاست و خوارو بگرە لە ڕۆژهەڵات و ڕۆژاو باکووری کوردستانی شۆ نەخۆشاتوە ئەم نەخۆشخانەی ئێمە و بێگومان کە ئێمە ئەڵین ڕۆژی بۆ نە 600 کەس سەردانی کردووە من بە پێتاڵێم ئەو حوسەیە هەموویەوە نییە بڵێ خراپە یا توشبوویەکی قورسە نا ئەو حوسەتوان بڵم بە ڕێژەی لە 145 بۆ 50 چاکە بوو تەنا بۆ دڵنیاییەت بۆیە من پێتەڵم بە سەر ڕای ئەزمەکان توانی ومانە باشترین جوانترین خزمەت هێشتا لە سەرتاسەری عێراق پێشکەش بکەین بەڵام هیوادارم هیچ کەس و لایەنێک ڕۆژەژان بی لەوە نکاتەوە هۆکارێ بۆی ئەم هیوایی کە خزمەتە گەورەی کردو لە سەردەستی مام دامەزراوە بچووک بێتەوە و هەمووانەشی لە ئاسی باڵان دەبێت باشترین خزمەتمان پێشکەشکەم بۆی تابتوانین باشترین خزمەت گوزاری پێشکەش بە توشبوانی شێرپەنجە بکەین. دکتۆر ڕێنمایی جەنابەت بۆ خاتوونانێک کە توشبووی شێرپەنجەی مەمکن ڕێنمایی بەڕێزت چیە بۆ ئەوان ئەبێت چی بزان لەسەر نەخۆشیەکە خۆی ئەوەی گرنگە بەلای منەوە شێرپەنجە عیبە نییە نەخۆشیێک وەکو هەر نەخۆشیێکی تری ئاسایی لەبەرەوە پێویست ناکە هیچ کەس و هیچ کەسێک شەرم لەوە بکە ئەگەر بێ پشکنینێکی پێشوەختە بکە ڕاستە شێرپەنجە بەشێکی زۆریان شێرپەنجەی بۆ ماوەیە زۆر جار من تۆ دەسەڵاتمان نییە ڕەنگە هەندێکیان بۆ ماوەی بێ ئەگەر ستایلی ژیانیشمان تەندروست بێ هەر توش بین بەس چی گرنگە لە ئێستادا تۆ تەواو گرنگی بدەی بە هۆشیاری تەندروستی بەردەوام ژۆ لەو پزیشکانە بکری کە ڕێنمایی بەرکەنەوە وڵات ئاسایی بێ لەو تەمەنی کە بۆ دیاریکاتۆ بچی ساڵانەیان شەژمانیە جۆرێک لە جۆرەکانی پشکنینی شێرپەنجەی مەمکوی چکە دڵنیا بە بەمە دەتوانیت ژیانی خۆت خزمەتی ماڵ و مناڵەکانت لە هەموو ئەو ماساتانی کە ئێمە ڕۆژانە دەیبینی لە ناو نەخۆشخانەکە بەدوور بکەیت. دکتۆر کاتێ باسی شێرپەنجەی مەم کردێت تەنیا خەیاڵەکان بەلاو خاتوونەکانە ڕوا بەڵام بەپێی ئەو زانیاریانەی کە بڵاو کراوەتەوە ئەوترێت لە نێو پیاوانشە لە سای یەک ئەگەری توشبوونیان بە شێرپەنجەی پیاو هەیە لە پیاوانیشە لە لای خۆمان هیچ توشبوویەکی پیاومان هەیە بۆ ئەم جۆرە لە شێرپەنجە بەڵێ ئێمە حاڵەتی شێرپەنجەی مەمکمان لە پیاوانە لە شاری سلێمانی هەبووە بەڵام بەڕاستی زۆر کەمە و ژمارەکە توانم بڵێم بەراورد بە خانمان زۆر کەمترە بەڵام بێگومان ئەوانیش ئەگەری توشبوونیان بەو حاڵەتە هەیە. هەردوو لایەن پێویستەکان لەسەر ئەم شێرپەنجەی زانیاریان هەبە زۆر سپاس بۆ بەڕێزت سپاس بۆ زانیاریەکانت بە هیوای لەش ساخی بۆ بەڕێستان جا لە ئێستاە بێگومان ئەزانن کە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان لە نەخۆشخانەی هیوا کۆبوونەتەوە کە تایبەت کراوە بەشێکی بۆ ئەم پرۆژەیەوە بەڕێوەچوونی پرۆژەکە من تەنیا لە کۆتایی قسەکانمە ئەوە بڵێم ئەژین ئاری کە بەخۆش حاڵیەوە ژمارەیەکی زۆری ڕزگار بوو لەم نەخۆشی یا باشتر بڵین چاک بوون لەم نەخۆشیە لێرە ئامادە بوون سەرقاڵی پرۆژەکە بوو هەر بۆیە من نەویستکە کاتی ئەوە بگرم چونکە بە گڕوتینێکی یەکجار زۆرەوە ئەمڕۆ لێرە ئامادە بوون و سەرقاڵی بەڕێوەچوونی پرۆژەکەمون خەمی زۆریان بوو کە بە باشی پرۆژەکە ئەمڕۆ بەڕێوە بچێت تەنیا یەک زانیاریش پێشکەش بە بینەرانمان بکەم ماوەی زیاتر لە مانگێکە کە پشکنینی بێبەرامبەر بۆ شێرپەنجەی پرۆستات لە پیاوانی شەر بەڕێواچێت کە بە شێوەیەکی بە هەمان شێوەتن بێبەرامبەرە لە لای نەخۆشخانەی هیواوە بەڕێواچێت ئەمان هەموو ڕۆژێک لێرە ئامادەن بۆ ئەو پیاوانی تەمەنیان سەر و 50 ساڵە
بێ بەرامبەر پشکنینیان بۆ ئەنجامەدەن لە ڕێگەی خوێنەوە و دواتریش خۆیان بە دوواداچوونەکان وەڵامەکان ئەگەر ئیشەڵڵا کە بە شێوەیەکی پاک دەرچوو ئەوەی تر پەیوەندیان پێوە ناکەن بەڵام ئەگەر خوا نەخواسە پێویست بە دوواداچوونی زیاتری کرد ئەوان هەر بەردەوامن لەوەی کە بە دوواداچوون بە ئەو کەیسانە بکەن و پەیوەندی بە کەسەکانەوەکەن بۆی کە ئیشەڵڵا ئەوانش بە زووترین کات چاک ببنەوە جا لەگەڵ ئەوەی کە هیوای دڵی پێما بە هەمومان کە داوا لە خوای گەورە بکەین کە ئیشەڵڵا شفای هەموو توشبوانی بەتایبەت نەخۆشی شێرپەنجە و بەتایبەت لەم ڕۆژە شێرپەنجەی مەمکە بدات بە هیوای سەلامەت و تەندروستی بۆ هەموو بینەرانی ئازیز